وەک دەوترێت کاتێک متمانە نامێنێت لە هەر کارێکدا ئیترە و کارەش قورس و زەحمەتتر دەبێت. ڕەنگە متمانە بۆ کەرتی گەشتوگوزار و کۆمپانیەکانی ئەو بوارە چەند هێندە بێت. بەو پێی کەرتی گەشتوگوزار هەمیشە پێویستی بە ژینگەیەکی لەبارە بۆ گەشەکردنی، بەڵام ئەو متمانەیە لە ئێستادا لای کۆمپانیەکانی گەشتوگوزار و فڕۆکەوانی بەتەواوی کاڵبۆتەوە. بەو پێی ژمارەیەک بازرگان و هاوڵاتی هێندە لەسەر بنەمای متمانە پسوڵەیان لەو کۆمپانیانە بڕیوە و پارەکەیان نەداوە. زۆر کۆمپانیای ئەو بوارەیان بەرەو لێواری ئیفلاسبوون بردووە. زۆربەی زۆری کۆمپانیا و نووسینگەکان ئەم کێشە مشکلەیەمان هەیە لەگەڵ خاوڵاتیا و لەگەڵ خەڵکیا و بە تایبەتیش لەگەڵ نووسینگەکانی کە ڕەفیقمان و هاوکارمان لەگەڵان. زۆربەی کێشەکان لە ڕووی متمانە و سیقەوە دروست بە خۆ دەزانانی هەرچی ئیشی ناوبازارە لەسەر سیقە ڕۆیە، بەڵام ئێستا ئەو سیقەیە زۆر کەم بۆتەوە کابرا پارەکەشی لە گیرفانی ئاتی و ناداتێ. یەت هاوڕێمانە هاوکارمانە چەند ساڵە ئیشی کردووە لەگەڵمانە بلیتەکە ئەبرێت و دوای ئەوە تەلەفۆنی بۆکەین جوابمان نایەتەوە. یەت ئەچێ عیلاجەکەی خۆی پێکات و ساحەبی معرەزە و عملیاتەکەشیەکە لە ئەمانویەتی شۆ پارەکەش نایەتێ. لەم کارەدا هەندێک نووسینگە و بریکاری گەشتیاری و بازرگان بۆ ماوەیەکی زۆر کاریان لەگەڵ کۆمپانیا گەشتیارەکانی بواری فڕۆکەوانی کردووە و متمانەیان لا دروست کردوون. دواتر ژمارەیەکی زۆر پسوڵەی گەشتکردنیان لای کۆمپانیەکان بڕیوە و گەشتەکانیان ئەنجام داوە و پارەی پسوڵەکانیشان بە بیانووی جاجا نەگەڕاندوێتەوە. بە دووسێ کۆمپانیاوە $5 ملیۆن ئەبێت لە قەرزایە و بە تەماژنین بێتەوە وەریگرینەوە. لەبەرەوەی یعنی کابرا ئیشمان بۆی کردووە یان پارەکە نایانڵە پارەم بەدەستەوە یانەڵێ زەرەرم کردووە بارەکەم نەگەیشتووە. ینی وای لێ هاتووە سەر لە بینی هەموویە هەتا حواڵەکانی ژوای لێ هاتووە لە بازار ئەبێ پارەکە کاشبەری اینجا حواڵەت بۆ بکرێ. لە سلێمانیدا 42 کۆمپانیا و 82 نووسینگە و بریکاری گەشتوگوزار و فڕۆکەوانی هەیە و زۆرینەی کۆمپانیەکان پارێکی زۆری پسوڵەی گەشتکردنیان کەوتۆتە لای بازرگانان و هاوڵاتیان و خاوەن نووسینگە گەشتیارەکانەوە و بەناچاری خۆیان پارەی ئەو پسوڵانەیان داوە با کۆمپانیا فڕۆکەوانەکان. خاوەن کۆمپانیەکانی بواری گەشتوگوزار و فڕۆکەوانی بە پێویستی دەزانن لایەنە پەیوەندیدارەکان مەرجەکان بۆ دروستکردنی کۆمپانیا و نووسینگە گەشتیاریەکان قورستر بکەن کە لە ئێستادا دروستکردنی کۆمپانیایەکی گەشتیاری 5 ملیۆن و نووسینگە یاخود بریکارێکی گەشتیاری 3 ملیۆن دینار گەرنتیان لێوەردەگیرێت کە ئەوەش بەڕای ئەوان پارەیەکی کەمە. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.